من نەجات عەلی میکایل ناسراو بە نەجات ناوی ساڵی 1960 مانجی 12 لەو شارە چاو بە دنیا هەڵێناوە لە تەئسیسەوە لە دامەزراندنی سەنتەری ڕۆشنبیری لەگەڵ دەستەی دامەزرێنەران بوویمە ئەوە زیاتر لە 5 خوڵە من سەرۆکی سەنتەرم هەوڵم داوە ئەو کاتانەی کە لێرە ئیشم نەبی کە دەچمە ماڵەوە باغێکم دروست کردووە و نەمامگەیەکی جوانم هەیە و با پێکەوە بچین تەماشای و نەماگە. بیرۆکەی ئەوەم بۆ هات کە من شتێک بکەم بەڕاستی پاڵپشتێکی گەورەبی بۆ جوتیاری کورد بۆ وڵاتی من فکرم کردەوە لەو هەموو دار و دارانەی دارست کە لە کوردستان هەیە چ دارێک لە هەمووی ڕەنگە باشتربی فستەقم هەڵبژار لەبەرەوەی فستاق دارێکە دێم حسابە ڕەنگە ساڵێ 2 جار 3 جار ئاوی بوێز ئاوەکی زۆر زۆر کەمی دەوێت ئەو گۆڕانکاریەی کەشوهەوا کە ئێستا ڕوویدایە تەسیری لێ ناکات لەبەرەوەی لە چلی ژێر سەفر تا چلی سەرەوەی سەفەر زۆر بە ئاسانی دەتانی خۆی ڕابینی لەگەر ئاو هەوایە داری فستاق 2 جۆرە نێرەی هەیە مێی هەیە ئەوە مێیەکەیە ئەوە نێرەکەیە ئەگەر دارێک هەردوو نەوە ئەگەلای پێوە بوو سەرخڕەکە و سەرتیژەکە با جوتیار دڵنیابی کە ئەو دارە موتور بەکرایە بەڵام ئەگە قەدی دارەکەیان پیشاندا گوتیان موتور بەکرایە با بزانی بنی دارەکەی قەزوانە پەلەکی مێی فستەقی لێدرایە ئەو دارە بەرهەمیش بگری بەرهەمەکەی پوچەڵ دەردەچ دوو نسحەتی ئەو کەسەی دەکەم ئەوی داری فستەق دەچینی یەک زۆر ئاوی مەدا دوو چیمیای مەدەی لەبەرەوەی ئەگە تو چیمیاتدایە ئەو دارە بەرز دەبی 2 مەتر 2 مەترنجی و بەرز دەبی بەس قەدەکەی باریک دەبی ئەو قەدە باریکەوا دەکات دارەکەت خوار و خێز دەرچی دارەکەت بشتێ دارەکەت تەحەمولی بەرهەمەکەی خۆی نەکە ئەوەی ڕاستە کشتتوکاڵ سێ بنەمای سەرەکیت هەوی تۆ سەرکەوتوو دەبووی لە کشتتوکاڵدا یەک خۆر دووەم خۆڵ سێم ئەو سێشتە سەرەکیانە لە کوردستان هەیە و بە شێوەکی زۆر زۆر باشش هەیە خاچی کوردستان خاکەکی زۆر بە پیت و بەرەکەتە یەک بست لە خاچی کوردستان نییە کە بەکەل کشتتوکاڵ نێ لە داری فستەق چییە کە تەمەنی لەسەرەوەی 10 ساڵ بوو لە 100 کیلۆ هەتا 200 کیلۆی کەمتر ناگری کەواتە داهاتێکی زۆر گەورەیە من بۆ ئەوەی جوتیاری کورد ئەوە هاان بدەم کەوی شەبکە من زۆر جاریشی خێرخوازیم کردیە بەس پار 1200 شتلی نەمامی داری فستەقم بەخشی بە جوتیاری کورد کە هەر جوتیارێک دەبنمدایە و تقریبای 120 کەس لەو پرۆژەی من کە بە ڕێگەی سەنتەری ڕۆشنبیری پیرمەمەوە کردمان سوودمەند بوون لەو پرۆژەیە بەڵام بەداخەوە ئیدی نە دەوڵەمەندی کورد و نە دەوڵەتی کورد پشتگیری ئەو جۆرە پرۆژانە ناکە من زۆر زۆر مەبەستم لەو چاندنی ئەو دارە دەوڵەمەند بوون نییە من دەمەوێت شۆڕشێکی کشتتوکاڵی بە بەرهەمێکی نوێ کە ئاشنا نییە بە خاچی کوردستان شۆڕشێک بکەم و دەستی یارمەتی بۆ هەموو ئەوانەی دەتان یارمەتی دەربن لە سەرکەوتنی ئەو پرۆژەی دەست درێژ دەکەم من زۆر جار ئەو کاتانەی هەز بە بریندار بوون دەکەم ئەو کاتانەی هەز بە دابڕان دەکەم لەو دەمانە من هەندێک جار بۆ خۆم لەسەر پارچە کاغەزێک هەندێک جار پارچە قوماشێکم کەتە بەردەست لەبەرەوەی کاغەز لەوێ نەبووە هەندێک شعر و ئەو کەف و کوڕی کە لە ناو دەروونم هەیە دەیهێخ بەسەر کاغەز دڵنیا بە دڵڕەبەنێ
لأسماني تم مج خيالي من كذي شتر نفري دنيا قربني لاسماني برتم مجي خيالي من كويش ترنافري جاري جتر جاري جتر قد كز كسور اسوي انديشم ناقرين ئەو بڵە ئاوەی کە سەیرانکەرەکانی ما ژینگەی کوردستانی پێ پیس دەکەن من گوڵی لە ناو دەچینم مناڵانی ئەو گەڕەکەی ئێمە هەر مناڵی دێ بەیانیان لە دەرکەی دەدا دەچم دەبینم 5-6 هاتینە یەکی 10 بەتڵی هینایە یان 20 بەتڵی هینایە من 10 بەتڵی بە 1000 دیناری لێیان دەکڕمەوە هەم دڵی منداڵەکان خۆش دەبی هەم وردە وردە ئەو منداڵانە پەروەردە دەکەم لەبەرەوەی کە گەورە بوون تێدەگەن من بۆ مەبەستم کڕێنی نایلۆنەکە نەبووە لەبەرەوەی ڕەنگە چسەی نایلۆن زۆر هەرزانبی وە ئیشیشی هەرزانترا دوو دڵمە دڵڕەبەنێ دوو دڵمە دڵی وێران و ڕووخاوم ئاشنای دڵێکی تر نابێ